کوردستان لە با بڵێن زۆر ڕۆوە بە تایبەتی لە ڕووی کوشتتوکاڵیەوە چەندین زەوی بە پیتی هەیە یەکێک لەو زەویانەش با بڵێن لەو ناوچانش کە بە پیتی خۆی لە دەست نەداوە و ئێستش توانیوێتی ئەگەر بە شێوەیەکی باش خزمەت بکرێت ژێرخانی ئابووری بەهێز بکات و پێداویستەکانی کوشتتوکاڵی هەرێمی کوردستانیش دابین کاتێکێک لەو ناوچانەی سەنگەسەرە کە خۆشببختانە لە ماوەی ڕابردوودا با بڵێن چەندین پرۆژەی ئاودێری لەوێ کرایەوە و لە ئێستاشدا بەشێک لە جوتیارانی سەنگەسەر بۆ برەودانی زیاتر بە کوشتتوکاڵ لەو ناوچانە چەند داواکاریەکان هەیە تایبەت بە داواکاریەکانیشان دەچینە لای زۆر بەڕێز ئەهوان ڕزگار کە بەڕێزیان نوێنەری جوتیارانی سەنگەسەرن کاک ئەهوان بە خێر هاتی سەرچاوانی باش سەرچاو بەڵێ سپاس بۆ کەناڵی کورسات کە هەمیشە دەرگایەک بۆ کردنەوەی داواکاریەکان و گەیاندنی داواکاریەکان بەلایانی پەیوەندیدار و هەمیشە ماڵی هەمووان بۆ بەڕاستی دەستان خۆش بێ سپاس بۆیە پێشەوەی باس لە داواکاریەکان بکەین با بڵێن ئێستادا دۆخی کوشتتوکاڵ ڕەوشی کوشتتوکاڵ و وەبەرهێنان لە سەنگەسەر لە چ ئاستێکدایە سەبارەت بە دۆخی کوشتتوکاڵ لەو ناوچەی ئێمە ئەم ساڵ سەرباری وشکە ساڵی جیاوازتر لە ساڵان تر لە قۆناغێکی پێشکەوتوتردا بوو بە حکومی ئەوەی کە ئێمە شارستکەی سەنگەسەر بڕێکی زۆر زەوی کوشتتوکاڵی هەیە کە لە سەروی 6,000 دۆنم زەویۆ دێ بەڵام لەم حەدەدا تەن 12,000 دۆنم زەوی بەراوی هەیە بەهۆی پرۆژە ئاودێریەکەەوە ئەو پرۆژە ئاودێریە لە چەند ساڵی ڕابردوو بەهۆی لافاوی ئەوە لافاوی کە لە بناری قەندی لەوە دێتە ناو سەنگەسەر بەشێکی ڕاگری گلدانەوەی ئاوی پرۆژەی ئاودێری سەنگەسەری بوو بەشێکی کۆنکریتەکەشی خەراکرد بوو وە بەهۆی حکومی کۆنی پرۆژەکە بەشێکی دەرگاکانیشی کە پەچیان کەوت بوو ئەم ساڵ خۆشببختانە پێش ئەوەی وەرزی کوشتتوکاڵ بێ وەرزی هاوین بێ لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستان و مەکتەبی ڕێکخراوەکانەوە پرۆژەکە نۆژەن کرایەوە توانیویان سوودێکی زۆری لێبدینەوە هەروەها 2 میلیۆن لەسەر ئەرکی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ پرۆژەکە دابینکران لەبەر ئەوەی ئەم پرۆژەیە زۆر کۆنە لە هەفتاکان چەند کەسێک دامەزێنراون بە میراو لەسەر ئەم پرۆژەیە بەڵام خانەنشین بوون کەسی تری بۆ دانەمەزراوەتەوە جا لێرەوە ئێمە داواکارین لە حکوومەتی یاریمی کوردستان چەند میراوێک کە پێم وابێ داواش کراوە لەلایەن ئیدارە ڕاپەڕینەوە بتوانن بۆ شارستکەی سەنگەسەر دابینکەن بۆ ئەم پرۆژە ئاودێری بتوانن ئاوەکە دابشکەن بەسەر جوتیاراندا ئەم ساڵی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ماوەی 4 مانگ 2 میراوی بەڕێزی گرت بۆ دابشکردنی ئاو بەسەر جوتیارە بەڕێزەکاندا سەرباری کەمی ڕێژەی ئاو کە ئەو ڕێژەی ئێمە خەڵەکە بۆ بەتەمەن ئەو جوتیارە کۆنانەی کە زۆر قەدی من تەمەنێکی زۆریان هەیە سەیری ئاوەکەیان کردو لە چاو ساڵان ڕابردوو بە دەڵێن بە 50 ساڵی ڕابردوو ئاو بەو شێوە کەمی نەکردووە جگە لە ساڵی 2007 کە ساڵی وشکە ساڵیەکە بووە ئێمە توانیمان ئیدارەیەکی پاشی ئەو بدەین وە خەڵکێکی زۆر لی سوودمەند بێ شارچکەی بەڵکەهۆن ئەو وشکە ساڵێ کاریگیری نەبوو لەسەر بەربوون کوشتتوکاڵی لە ناوچەکەی ئێوە یاخودۆ پرۆژە ئاودێری توانی گرفتەکانتان بۆ چارەسەر بکات ئەگەر هاتپاو ئەو پرۆژە نۆژەن نەکرابایەوە ئەو میراوانە دابین نەکرابان 100% تووشی گەورەترین کریفتی وشکە ساڵی دەبووین ئێمە ئەو پرۆژەیە زیاتر لە 400 باغی لەسرە 8,000 دۆنم زەوی بەراو کردووە هەر ئەو بەڵە زۆرە پرۆژە ئاودێریەکە پێم وابێ هەتاوەکو 2 ساڵی ڕابردوش گەورەترین پرۆژەی ئاودێری بوو لە هەموو عێراق بەڵام لەم چەند ساڵی ڕابردوو پرۆژەیەکی ئاودێری لە یەکێک لە شارەکانی عێراق کراوە بە دەقیقی ناوی شارەکە نازانم بۆتە دووەم گەورەترین پرۆژە لە هەموو عێراق درێژەکەی پێم وابێ 27 کیلۆمەترە لە 4 ئاراستە پێکاتوە لە ساڵی 1950 لەلایەن حکوومەتی ئەو کاتی عێراق و بڕیاری لێدراوە لە ساڵی 1959 کۆتایی بە پرۆژەکە هاتوو و جێبەجێکراوە پرۆژەکە زۆر پرۆژەیەکی منەظەم و زۆر بە شێوازێکی ئەندازیاری زۆر سەرکەوتوانە جێبەجێکراوە دیارە کاکەهوان ئەم پرۆژە ئاوداریکەوە ئێستا لە سەنگەسەر هەیە هانی زیاتری جوتیارانی داوە بۆ کارکردن لەسەر کێڵگە کوشتتوکاڵەکانی خۆیان بەڵێ بەتەیکیت ئێستاکانە ئەگەر ئەم پرۆژەیە هەر ئاوا خەمیرێ نەخورابە و بەو شێوازە بەر ئەوە بەوە ئێستا دڵنیا بە لەوەی ئەو خەڵک ئەو ساڵنی دەتوانی ئەو هەموو لەسەر شارۆچکەی سەنگەسەر ڕێژەیەکی زۆر بامیە دەکرێت ڕێژەیەکی زۆر کونجی و ماشی ڕەش و ئەوانە دەکرێت هەرچەندە ئەم ساڵ ئێمە لە ساڵان کەمتر هۆشداریەکمان پێشتر دا بە خەڵک کە ماشە ڕەشە کەمتر بکرێت
لەبەر ئەوەی توانای ئیدارەدانی ئەوەی نەبوو ئاوەکە بەو شێوازە زۆر نەبوو ماشە ڕەشش خەڵک کە دەیکات دۆنمێک و 2 دۆنم و 4 دۆنم و 5 دۆنم ناکە هەمووی 30 دۆنم و 40 دۆنم دەیکا پەڵەیەک و 2 پەڵەژ نییە زۆر ڕێژەکەی زۆر زۆرە بۆیە هەرچەندە کرا بوو پێما بێ خەڵک هەر هەموو ئەوانەی پسەڕای ئەوەی کە پێشمان گوتم بەڵام ئیشەکەی خۆیان کردبوویان باڵە کردبوویان ئێمەش نەمان هێشتووە هیچ تاکە جوتیارێک زەرەری 1,250 دیناری پێ بکەوێت زۆر هاوکاریان بووین و زۆر توانیمانە ئێمە ئیشەکانی ئەوان جێبەجێ بکەین داواکاریەکانیان بخینە سەرچاومان و بۆی بتوانین ئەوان بەرهەمەکانتان لەکوێ ساخەکەن هەمیشە جوتیاری کورد بازاڕی نەبووی بەرهەمەکانی لە ساخەکەن بەڵامی و گرفتان نەبوو وشکە ساڵی کاریگەری نەبوو جێگەی خۆشحاڵیە بازارتانە بەرهەمەکانی لە ساخەکەنەوە و یارمەتی جوتیارەکانتانەدەن دەمێ باسی ئەم ڕێکارانم کە بزانم چێکە بۆ جوتیارەکانتان خۆشبەختانە ئەوەی کە لە مەتەقی ئێمە زیاتر هەنجیر و بامیە کە ساخ دەکرێتەوە بەربوومەکانەوە لە ڕێگەی چەند کاسبکارێکەوە ئەو بامیە و هەنجیرە دەدرێ بۆ چەند کاسبکارە و لێیان وەردەگەرن و دەیهێنە شاری سلێمانی یاخود شاری هەولێر بەرهەمەکانیان ساغ دەخێنەوە سپاس بۆ خی گەورە ئەو ساڵ بامیە باش بوو بەڵام هەنجیر ڕێژەی سەحرەکەی کەم بوو لە چاو ساڵانی ڕابردوو بە حکمی ئەوەی کە باخێکی زۆری هەنجیر لەو سنووری ئێمە ناوچێ چۆنە زۆر باشە بە تایبەتی هەنجیری گوندی قادراوە ناوبانگێکی تایبەتی هەیە لەگەڵ بناری قەندیلیش کە ئەو گوندانەی بناری قەندیلی هەنجیرەکانی و هەنارەکەشی زۆر بەناوبانگ و باش بەڵێ کاکەوان دیارە خزمەت گوزاری هەیە خۆشبەختانە وەک ئەوەی باست ئەەکەی گیر و گرفت با بڵێن کەمتر هەیە ناڵێنە لەگەڵ ئەمانەشە ئێوە کۆمەڵێک داواکاریتان هەیە داواکاریەکانتان چییە؟ داواکاری ئێمە ئەوەیە ئێستاکانە بەرەو وەرزی چاندنی گەنم دەڕۆین لە ئێستادا ئەم دەمەوە لێرەوە زۆر سپاسی وەزیری کوشتتوکاڵ بێگەرد خام بکەم کە توانیوێتی بنەتۆوی گەنم ئەم ساڵ لە 630,000 بێنێتە 530,000 کە خۆی لە خۆیدا ئەمە ئیشێکی زۆر باشە و دەستخۆشی لێ دەکەین جێگای دەستخۆشە ئەوەی گرفتی بۆ ئێمە دروست کردووە پینە کیمیایی کە لە کۆمەڵگای خۆمان پێی دەگوتری کیمیایی ئەمە دوو جۆری هەیە کیمیایی بەری هەیە لەگە کیمیایی قەوەت ئەمە هاوە کوردیەکەی وای پێ دەڵن ئێمە ڕێژەکەی زۆر بەرز بۆتەوە ساڵان کیمیایی سپی بە 20,000 بۆ 25,000 بوو ئێستا کەوتۆتە سەروی 40,000 کیمیایی بەهێزکردن قووەت لە ئێستا لە سەروی 60,000 دینارەوەی کە ئەوە گرفتی زۆر بۆ جوتیاران دروست کردووە خەبەرز بۆ تۆ کوالتێکی گۆڕانکاری بەسەرات بۆ نمونە جۆرێکی دیکەڕاوەتە هەرمی کوردستان یاخۆ هەر هەمان ئەوەی پێشووترە نرخەکەی بەرز بەڵێ ئەوە ئەمن دیار بوو لە پرسیارمان کردو بە دووەداچوونمان کردووە وەزارەتی کوشتتوکاڵ دەڵێ ئەوە لە بازارەکانی جیهان سەحرەکەی بەرز بۆتەوە ئێمە ناتوانین هەرچەندە لە گومرگەکانی خۆمان بە تایبەتی سنووری پارێزگای سلێمانی گومرگ لەسەر کیمیایی لاچووە تێدەگەی لاچووە ناهێڵن گومرگی خێرسەرە بووی لە بازاری ئێرەگران نەوێ بەڵام بە حکمی ئەوەی کە ئەوان دەڵێن لەوێ لە شارەکان لە وڵاتەکانی کە گرانترێکە دێتە ئێرەکانە هۆکارەکەی ئەوەیە ئەوە لە دەسەڵاتی ئەمانیشانیەکەواتە بەڵێ بەڵام ساڵان یەکشت هەبوو حکوومەتی هەرێم بە تایبەت وەزارەتی کوشتتوکاڵ کیمیایی دابش دەکرد بەسەر جوتیاراندا بێ بەرامبەر نا بە سەحرێکی هەرزانتر کە زۆر بۆ جوتیار جێگای دەگرت زۆر باش بوو بەڵام ئەوە نییە ئەم ساڵ پاریژ نەبوو ئەم ساڵیش نەبوو بەڵام تقریبا 2021 نییە 21 هەتا ئەستا نییە 20 نەبوو 19 هەبوو ساڵی 2019 داواکارین لە بەڕێز وەزیری کوشتتوکاڵ کە بتوانێت چارەسەرێکی خێرای پینمان بۆ بکە کە بەڕاستی ئەمە گرفتێکی گەورەیە بۆ جوتیارانی سنوورەکەمان باشە کاگەهەوان ئەوکو کۆتا پرسیار دەمەوێت باسی ئەو دابەزاندنی نرخی بنەتۆ بکەین لە ڕابردوودا پێما بە 600,000 زیاتر بەڵام ئێستا کراوە بە 530,000 دینار ئەمە تا چەند هاوکاری جوتیارانی هەرێمی کوردستان و ئێوەشەکە ئەوە هاوکارێکی زۆر دەکات لەبەر ئەوەی ساڵی ڕابردوو بەهۆی ئەو کەمەی بارانبارینەوە بنەتۆ کەم بوو جوتیاران کەمتر توانیویانە بنەتۆ هەڵگرنەوە بۆ نمونە ئەگەر ساڵان جوتیارێک توانی بێتی 2 تەن بنەتۆ و هەڵبگرێ ئەم ساڵ نەیتوانیوە بەهۆی ئەوەی کە گەنمەکە زۆر تێر ئاو نەبوو و نەیتوانیوە گەنمێکی باشی لێ دەرچێت بۆیە وەزارەتی کوشتتوکاڵ لەو ڕێگەیەوە توانیوێتی ئیشێکی باشکە بنەتۆوی جوتیاران دابین کا و لە ڕێگەی
خۆی لە حەباشەی بدا و دابەشی کاتەوە بەسەر جوتیارەکاندا بەڵام من ئەمەوێ لێرەکانەوە ئەوە بڵێم کە ساڵانی ڕابردوو سەردەمی جەنابی بەڕێز مامجەلال ڕابەرمان خزمەتێکی زۆری بە جوتیاران دەکرد ئاوڕێ زۆر لە جوتیاران دەدایەوە هەر یەکێتی نیشتیمانی کوردستان کوشت و کاڵ لە بەرنامەیدا هەبوو کە بەردەوام خزمەتی کەرتی کوشت و کاڵ بکرێت و ئەوانە بۆ سپاس بخوا ئەم ساڵ ئەمە دوای داواکاریمان لە یەکێتی نیشتیمانی کوردستان و مەکتەبی ڕێکخراوەکان توانیان ئەم پرۆژەیەمان بۆ نۆژەنکەنەوە سوودێکی باش بە جوتیارانی سنوورەکە بگەێنێ هیوادارم هەم یەکێتی نیشتیمانی کوردستان هەم بەڕێز کاقوبات تاڵەبانی وەک سەرۆکی تیمی یەکێتی لە حکوومەت لە خزمەتکردنی ئەو ناوچەی ئێمەدا نەبڕێ لەبەرەوەی ئێمە ناوچەیەکی زۆر مەغدور و زوڵم لێکراوین ئینشاءڵڵا هەرچەندە شتمان بۆ کراوە داواکارنیشتی زیاترمان بکرێ بۆ بکرێ دەستان خۆش بێ و زۆر زۆر سپاس. دەستەکان خۆش بێ کاکە هەوان ڕزگار نوێنەری جوتیارانی سەنگەسەر ئومێدەکەین تاوای داواکاریەکانتان جێبەجێ کرێت. زۆر بەخێر بێت مادومان کردی.